کوڕەکەم 3 ساڵ بوو تەمەنی 2 ساڵ و 8 مانگ بوو ئاوسانێکی زۆری هەبوو ئازاری زۆری هەبوو تا بەیانی هەر ئەگریا خەوی نەبوو تر چەند دکتۆرێکم پێکرد دوای هاتم بۆ لای دکتۆر هەڵگورد لەو کاتەوەی لە ساڵی 2008 کۆلێژی پزیشکی دانم تەواو کرد لە زانکۆی سلێمانی خەون و خولیا و ئاواتم وەکرد پزیشکی تری دنیا ئەوە بووکە بتوانم باشترین چارەسەر بە کەمترین ترس و ئازار پێشکەشی چارەخوازەکانم بکەم چ جای ئەوانەی کە منداڵن یاخود ئەوانەی کە گەورەن پاش ئەوەی لە ساڵی 2012 لە ڕێگری پرۆگرامی تواناسازی حکوومەت هێرمی کوردستانەوە چوومە بەریتانیا سپاس بۆ خوا توانین لە ماوەی ساڵێکدا ماستەر و دیپلۆمایەکیش تەواو بکەم ئەمە جگەلەوەی کە فرسەتێکی باش بۆ من لە بەردەستی گەورەترین پرۆفسۆرەکانی دنیادا پێ بگەم و هەروەها دەستم بگات بە باشترین و نوێترین بەڵگە زانستیەکانی دنیا و شێوازە کارکردنە زانستیەکانی دنیا کە هەتاوەکو ئێستش بەردەوام خۆم نوێ دەکەمەوە و بەردەوام ئاگادارم کە لە دنیادا چی ڕوودەدات و چ تەکنیک و چ ماوەدێکی نوێ هەیە بۆ چارەسەرکردن وتی ئەمەلیاتی بۆ ئەەکەم بە بەنجێ عام چونکە ئیشی زۆرە ئەبێ چەندانی بۆ هەڵکێشم و چەندانی بۆ چاکەم و پڕکردنەوە دەمار بڕین و ئەم شتانە تر زۆر ترسام چۆنێ بێ هەوڵممە وتم دکتۆردامە دەست خوا و دەستەوە پاش هەوڵ و ماندووبوون و تێکۆشانی زۆر و گەڕانی زۆر سوپاس بۆ خوا لە ساڵی 2018 توانیمان وەک یەکەم تیم لەسەر تاسەری عێراقدا چارەسەری دەمودان بە خەوتویی و لەژێر بێهۆشکاری گشتیدا پێشکەش بە چارەخوازان بکەین و دەست بۆ کارە بکەین. ئێمە چەند ساڵێکە بێ بەنجین بۆ نەخۆشانەی بۆ مناڵانەی کە پێویستیان بە چاکردنی دەمودانیانە هەندێکیان کە خاوەنی پێداویستی تایبەتن هەندێکیان کە دەمودان چاکردنەکەیان زۆرە و مناڵەکە بچووکە و ناتوانێت بوەستێ ئێمە ئەو نەخۆشانە چەند ڕۆژێک لە پێش ئەمەلیاتەکە ئەبینین قسە لەگەڵ دایک و باوکەکە ئەکەین یان قسە لەگەڵ خۆیان ئەکەین باسییان بۆ ئەکەین فەحسیان ئەکەین بۆ تاقیگە ئەیان لە دوای ئەوەی کە هەموو شتێکیان چێگەکرێتەوە و ئەزانی کە مناڵەکە باشە ئەو کاتە ئێمە مناڵەکە حازر ئەکەین بۆی کە تعلیماتی پێش بەنجەکەی ئەیرێتێ اینجا لە دواییە دەرمانیان ئەینێ لە پێش بەنجەکە ئەو دەرمانەوە ئەکات کە قەلەقی مناڵەکە زۆر کەم بێتەوە ئەمەلیاتێکی بۆ کرد 4 سەعات تقریبان پێچ و لە ژێر بەنج بوو سفادەم زۆر لی کرد 1-2 ڕۆژ ناڕەحەت بوو دوای ئەوە ئیتر دوای ئەوە ئازاری هەیە و هیچ شتێکی نییە و زۆر لەو ڕۆژەوە خواردن و شتیشی باش بووە و عیلاج و شتیشی بۆ نەنووسی دوای ئەوە زۆر چاک بوو. لەو کاتێک کە دەستمان پێکرد و هەتاوەکو ئێستا زیاتر لە 175 نەخۆشمان چارەسەر کردووە. هەندێک لەمانە تەمەنیان ئەوەندە منداڵ بوو کە لە خوارد 2 ساڵەوە بوون و هەندێک ئەوەندە گەورە بوون کە لە سەر 40 ساڵەوە بوون. چارەخوازەکانی جۆرا و جۆرن. لە نەخۆشی ئاسایی لە چارەخوازی ئاسایی هەتاوەکو چارەخوازی خاوەنپێداویستی تایبەت لە جۆری داون سندرۆم شەلل دەماغ و هەروەها ئۆتیزم و زۆرێکیش لەمانە هیچ جۆرە نەخۆشیەکیان نەبووە بەڵام لەبەرەوەی کە تەمەنیان زۆر منداڵ بوو یاخود ترسیان زۆر لە پزیشک هەبووە وان بە بارزانی وەکە چارەسەرەکە لەژێر بێهۆشکاری گشتیان بکەن کە هەندێک لەمانە گەورە و پێگەیشتووی تەمەن سەر و 30 ساڵیش بوون بەڵام ویستویانە بە یەکجار هەموو چارەسەری دەمودانیان بۆ بکرێت. لە دوای ئەوەی کە مناڵەکە کانویلی بۆ دائەنرێ لە قاوش زۆر هادیە لە بەرەوەی دەرمانی وەرگرتووە پێشتر مناڵەکە هێنینە سەرەوە بە ئامادەبوونی دایکی و باوکی لە باوەشی باوکیان لە باوەشی دایکە ئێمە مناڵەکە خەو لێخین بۆ دەرمانانی کە تایبەتن بە مناڵەکانەوە لەو ژمارەی کە پێم وتن شوێنەکانیان جۆرا و جۆر بووە بڕێکیان لە ناو شاری سلێمانی بڕێکیان لە پارێزگای هەڵەبجە لە هەورامان و هەروەها لە ڕانی و قەڵات زێبتوێن و پشدەر و حاجیاوە و هەروەها لە گەرمیان لە چەمچەماڵ لە دەربەنی خان لە کەلار و هەروەها لە هەولێریش و سوپاس بۆ خوا توانا و پاشخانی زانستی ئەمە ئەوەندە بەهێزە کە نەخۆشمان هەبوو لە بەریتانیا و هەشمان بۆ لە سویسرا وەستەردانی کردوین ئەمە جگەلەوەی کە لە ناوەڕاست و خواروی عێراقیشەوە نەخۆشمان هەبوو و چارەسەری لە ئێمە وەرگرتووە. ئەوەی کە زۆر تایبەتمەندە لە کارەکەی ئێمەدا سەربارەوەی کە زۆر پاکە کارەکەی ئێمە بە پێی نوێترین بەڵگە زانستیەکان دەکرێت و ئەوەی کە لە هەر شوێنێکی دنیادا دەکرێت ئێمە لێرە لە سلێمانی پێشکەشی نەخۆشەکانی خۆمانی دەکەین. دوای ئەوەی مناڵەکە لە باوەشی دایک و باوکیانە خەوی لێ ئەکەوێ ئیتر ئەو کاتە ئێمە مناڵەکە ئەبینە ژووری ئەمەلیات ئەو کاتە دەستەکەین بە بەنجان هەروەکو چۆن هەموو مناڵێکی کە بەنجەکرێ ئەوە بەنجی مناڵەکان ئەکەین و چاودێری مناڵەکە ئەکەین هەتاوەکو تاوبوونی نەشتەرگەرێکە. دەمەوێت سەرنجتان بۆ ڕاکێشم کە هەتاوەکو ئێستش
پەیوەندی بەردەوام هەیە لەگەڵ پرۆفیسۆرەکانی ئێران، پرۆفیسۆرەکانی هۆڵندا و پرۆفیسۆرەکانی بەریتانیا بۆی هەر کاتێک شتێکی نوێ هاتە پێشەوە پێویستم بە وەرگرتنی ڕاوێژی زانستی هەبوو ڕاوێژ بکەم پێیان. جگە لەوەش هەموو نەخۆشانی کە چارەسەرمان بۆ کردو لەژێر بێهۆشکاری گشتیدا سێمان جارێک دایانبینینەوە بۆ ئەوەی کە ڕێگە بگرینەوەی کە دووبارە دانەکانیان کلۆر بێتەوە و دووبارە پێویستیان بە بێهۆشکاری گشتی هەبێت. پەیامی ئێمە بە کورتی و بە کوردی ئەمەیە، تۆ بەبێ ترس بن و ئێمەش بەبێ ئازار دانەکانت چاک دەکەینەوە. بە هیوای سەلامەتی هەمووتان.